ڕێز بورهان ئەرگوشی ڕاوێژکاری پێشکەوتوو لە وەزارەتی پەروەردە لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ بورە ماوەیەکی زۆرە لەگەڵمی بەڵام ئەو بڕیاری وەزارەتی پەروەردە چ کاریگەریەکی دەبێت لەسەرەوەی وەکو وەزیری پەروەردە وتی ئەم تاوانانە لە بیر و هزرینەوەکانی داهاتوودا بمێنێتەوە. بەڵێ بێگومان قوتابخانە وەکو دامەزراوەیەکی پەروەردەیی فێرکاری کۆمەڵایەتی شان بەشانی ئەوەی کە زانست دەبەخشێ بە قوتابیان شان بەشانی ئەوەی کە کارەماییەکانی قوتابی دەدۆزێتەوە و پەرەیان پێدەدا بەڵام لەگەڵ خێزان ئەرکێکی ئەم ناوەندانەی خوێندن ئەوەیە کە نەوەی نوێ پێ بگەینن و چەندین بەهای بەرز و ئەخلاقیاندا بڕوێندرێت. یەکێک لەوانە خۆشەویستی نیشتمانە. بۆیە بۆ جەختکردنەوە لەسەر ئەم خاڵە وەزارەتی پەروەردە بە پێویستی زانی وێڕای شەرمەزارکردن و سەرکۆنەکردنی ئەم تاوانە گەورەیە کە سوپای پازارانی کۆماری ئیسلامی ئێران دەرحەق بە هەولێری ئارام کردی. دەمانەوێت ئەم پەیامەش بگەێنین کە نەوەکانی نوێ بەم لایەنە زیاتر گرنگی پێ بدەین و نەوەکان لەسەرەوە ڕابێنین کە هەروەک چۆن باو باپیرانیان ئەم نیشتمانیان خۆشویستووە و گیانیان بۆ فیدا کردووە ئەوانش بە هەمان شێوە پەروەردە بکرێن. بەڕێز بورهان دەگوترێت ئەو نەتەوەی کە مێژووی خۆی لە بیر بکات نەتەوەیەکی زیندونیە مردووە بەڵام مێژووی ئێمە پڕە لە کارەسات و لە ئەو قوربانیدانەی کە بەسەرماندا هاتووە چۆن بکرێت ئەم مێژوو بە زیندوی ڕابگرێت پەروەردە ڕۆڵی لە زیندوو ڕاگررتنی مێژوو بۆ نەوەکانی داهاتوو چییە؟ بێگومان هەموو لای کاگەدارن لە دوای ڕاپەڕینەوە ئەمە گۆڕانکاریمان لە پرۆگرامەکانی خوێندن کرد مێژووی کورد و کوردستان بە شێوەیەکی گشتی زیاتر خرایە ناو پرۆگرامەکانی خوێندن و بە بەردەوامیش ئەمانە نوێ دەکرێنەوە و پێش دەخرێن. بۆ زانیاری بەڕێستان بەم دواییانە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت داوای لە وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی ڕۆشنبیری کرد کە استراتیجیەتی هزری نیشتمانی و نەتەوەیی سەر لە نوێ دابڕێژێتەوە. ئێمە وەکو وەزارەتی پەروەردە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکانی خوێندن هێلە گشتیەکانی ئەم استراتیجیەمان داڕشتووە قۆناغێکەوە دەستی لە باخچی مناڵان تاک و پێشزانکۆ بە نسبەت وەزارەتی ئێمە بەڵام لە هەر قۆناغێک بەو شێوازەی کە لەگەڵ تەمەنی قوتابیەکە دەگونجێ و بەو ئاسەی کە پێویستە بۆی دابڕێژرێتن ئەم استراتیژیەتە بەرز کراوەتەوە لەوێش دەوڵەمەند دەکرێت و لەگەڵ خەڵکانی تر و دامەدەستگای تر زیاتر گفتوگۆی لەسەر دەکرێت کە بڕیار بدرێ ڕەنگە ئەمە گۆڕانکاریەکی گەورەتر دروست بکە بۆ نەتەوەیەکی وەکو ئێمەی کوردستان لە هەموو خەڵکانی تر زیاتر پێویستە گرنگی بەم بوارە بدەین چونکە هێشتا ئێمە لە قۆناغێکی انتقالیدان کە پێویست بەوە دەکاتن ئەم ڕۆحە نیشتمانی نەتەوەیە زیاتر پەرەی پێ بدەین و نەوەکانمان زیاتر لەسەر ئەوە ڕابێنیشتیمانیە لە نێوانەکانی خوێندندا جێگیر دەکرێت بە چه شێوازێک دەبێت چۆن دەخوێنرێت ئایا ئەمە بۆ هەموو کەسێک دەبێت بخوێنرێت یان نا بەس لە تەمەنی ئەوەی کە من باز دەکەم لە بابەتەکانی کۆمەڵایەتی بە شێوەیەکی زەقتر بەڵام دەکرێت لە تەنانەت لە بابەتە زانستیەکانیش بە شێوەیەک لە شێوەکان ڕنگدانەوەی هەبێ طبعاً کە باسی خۆشەویستی نیشتمان و نەتەوە دەکەین مەبەستمانە دوور لە دەمارگیری دوور لەوەی کە خەڵکانی تر بەکەم بزانین دوور لەوەی کە مافی خەڵکانی دیکە پێشێل بکرێت بەڵام مافی خۆمانە شانازی بە کوردبوون و کوردستانی بوونی خۆمانەوە بکەین و وەکو هەموو گەلانی تر ئێمەش شوێنی خۆمان و پێگەی خۆمان لەناو کۆمەڵگەی نێودەوڵەتی بدۆزینەوە و بتوانین کە هاوکار بین لە پێشخستنی مرۆڤاتیدا و جیهان بە شێوەیەکی گشتی و سەقامگیرکردنی ئاشتی لە تەواوی جیهاندا. بەڵێ ئەمڕۆ بینیمان کە لە شاری هەولێر و لە سەرجەم ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان قوتابیان بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان و هەروەها گوتنەوەی سرودی ڕەقیب ڕێز لە گیانی ئەو شەهیدانە دەگرن کە بێتاوان دەکوژێن. ئەم فەرهەنگسازیە چۆن دەکرێت قۆناغ بە قۆناغ ئەنجام بدرێت؟ پەروەردە دەتوانێت چۆن لەسەر باوکو و دایکەکان و لەسەر کۆمەڵگە کاریگەری هەبێت تا قوتابیانیش بتوانن بە شێوازێکی باشتر ئەم فەرهەنگە وەربگرن؟ بەڵێ وەکو باسم کرد لە سەرەتای وتەکانمدا بەڵێن چاندنی هەندێک بەهای بەرز و ئەخلاق لە لای نەوەی نوێ لە لای قوتابیان ئەرکی وەزارەتی پەروەردەیە وەکو ئاماژەش پێکرد بە هەماهەنگی لەگەڵ خێزان و کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی. ئەمانە لە پەروەردەدا شوێنێکی زۆری بۆ تەرخان کراوە مەساحەیەکی زۆری بۆ دانراوە
و مناڵان ڕادەهێنرێن لەسەر ئەوەی کە نیشتمانیان خۆش بوێ، لەسەر ئەوەی کە دڵسۆز و گیانفیدا بن بۆ نەتەوەکەیان. ئەمەش لە چالاکیەکاندا ڕەنگ دەداتەوە، لە پرۆگرامەکانی خوێندندا ڕەنگ دەداتەوە، بە خوێندنی مێژوو و جوگرافیا و ئەو بەهایانەی کە باوباپیرانمان لەسەری پەروەردە کراون. طبعاً ئەو بەهایانەش هاو ئاهەنگ و وەکو بڵێ هاوتەری بن لەگەڵ بەها کۆمەڵایەتە بەرزەکانی تەواوی مرۆڤایەتی، ئەو مەنزومەی قیەمانەی کە لە مرۆڤایەتیدا لەسەری کۆکن، بەڵام لەگەڵ پاراستنی تایبەتمەندی کوردستان و کوردبوون. بەڵێ زۆر جار هەندێک لایەن هەوڵی لە ناوبردننی ئەو متمانەیە دەدەن کە لە نێوان پەروەردە و خێزانەکاندا هەیە، ناو پەروەردە و قوتابیاندا هەیە، بۆ گەڕانەوەی ئەو متمانەیە، بۆ بەهێزترکردنی ئەو متمانەیە پەروەردە دەتوانێت چه ڕۆڵێک بگێڕێت؟ طبعاً شاراوە نییە، وەک چۆن هێرشی موشکی و درۆنی دەکرێت، هێرشێکی زۆر بەهێزتریش لە ڕێگەی ڕاگەیەندنەکان و سۆشیال میدیاوە دەکرێت لە بێبەهاکردنی هەندێک لەو پیرۆزیانەی کە میلەتەکەمان هەیەە. شاراوە نییە کە ئەوە دەکرێت، بەڵام ئێمە لە وەزارەتی پەروەردە بەرامبەر بەم هێرشانە دەوەستین و واجبی هەموو دەستگا و میدیا و هەموو دام دەستگاکانی تریشە بە هەمان شێوە. بەڵێ بەداخەوە کەم تا زۆر کاریگەری هەبووە، بەڵام وەکو جەنابی سەرۆک فەرمووی ئێمە گەلێکی بە ئیرادەین. ئەو ئیرادەیە وامان لێ دەکا کە زاڵ بین بەسەر ئەم هێرشانش کە هیچی کەمتر نییە لە هێرشی موشکی و هێرشی درۆنی و ئەم یعنی ڕۆژانە دەیانمان شێت دەخرێتە ناو ڕاگەیاندنەکانەوە بۆ ئەوەی ئەو هیممەتە و ئەو خۆشەویستی نیشتمان لای خەڵکانی ئێمە کەم بکەنەوە. بەداخەوە لە هەندێک شوێن زیاتر کاریگەری هەبووە لە ژێر هەندێک هەژمونی بەهێزتردا بووینە، بەڵام هێشتانیش ئەو ڕۆحە لە ناو ملەتی کووردا ماوە کە نیشتمانی خۆی خۆش دەوێت کە ئامادەیە بۆ گیانفیدایی و بێگومانیش ئێمە بە هەبوونی سەرۆکێکی بوێر و بە ئیرادە و حەکیم دەتوانین زاڵ بین بەسەر ئەم هەموو هێرشانەی کە دەکرێتە سەر ئەوەی کە ئەو ڕۆحە لە تاکی کووردە بکوژرێت. زۆر باشە بەڕێز بورهان، زۆر جار ڕخنەی ئەوە لە پەروەردە دەگیرێت کە وەکو پێویست گرنگی بە پرسە نیشتمانیەکان لەوانەکانی خوێندندا نەداوە، بە تایبەتی قۆناغەکانی سەرەتاییە کە پێویستە منداڵ هەر لە زمانی دایکیەوە فێری خوێندن بێت تا دواتر بە پرسە نیشتمانی و نەتەوەیەکان ڕابێت. ئەمە وەزارەتی پەروەردە چۆن کاری لەسەر کردو بگشتی؟ وەزارەتی پەروەردە گرنگی پێداوە، بەڵام ئەگەلێن بپرسی بەردەوام پێویستیمان بەوە هەیە کە پێداچوونەوە بکەین و گرنگی زیاتر بدەین و زیاتر خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو قۆناغە هەستیارانەی کە پیادا تێپەڕ دەبین. خوێندن لە سەرجەم هەرێمی کوردستاندا بە زمانی شیرینی کوردی دەخوێندرێ، بەڵام لە تەک زمانی کوردیشدا زمانەکانی ئینگلیزی و عەرەبی و ئەو نەتەوانەی ترکە لە کوردستاندا دەژین، چ تورکمانە، چ سریانن، چ ئەرمەنن، ئەوانیش مافی ئەوەیان پێدراوە کە بە زمانی خۆیان بخوێنن، بەڵام ئەوانیش زمانی کوردی دەخوێنن و گرنگی زۆر بە زمانی کوردی دراوە، بەڵام پێویستیمان بە هەنگاوی زۆر گەورە. باشە، ساڵی ڕابردوو لە کۆنفرانسی جینۆسایدی کوردانی فەیلی وەزیری پەروەردە ئاماژەی بەوە کرد بۆ کوردستان 24 ناونیشانی کتێبێکی باس کرد کە وەکو وانە دەخوێنرێت کە باس لە ئەنفال و هەروەها جینۆسایدی گەلی کوردستان دەکات. ئەمە تا چەندە کاریگەر دەبێت بەم شێوازە تاوانەکان بێگومان کاتێک کە قوتابی کورد کە نەوەی نوێ ئاشنا دەبێت بەو هەموو زوڵم و بەو هەموو کارەسات و دەردەسەریانەی بەسەر میلەتەکەی داهاتووە، دژمنانی دەناسێ، عیبرەت لەو هەموو کارەساتانە وەردەگرێتن، دەتوانێت بەهێزتر دەست بکاتەوە بە بنیادنانی وڵاتەکەی و بە ئیرادەیەکی قایمتر هەنگاو بنێتن بۆ ئایندە بۆ ئەوەی زیاتر بتوانین گوزارانێکی باشتر بۆ ملەتەکەمان. باشە، سەرجەم ئەم هەوڵانەی کە وەزارەتی پەروەردە داوێتی بە ناوەندەکانی خوێندن لە ڕووی بەهێزکردن و پتەوکردنی وانەکانی خوێندن، دەوڵەمەندکردنیان بە پرسە نیشتمانیەکان، ئایا ئەمە لە ئاستی پێویستە هەیە پێویستە هەنگاوی گەورەتر بنێردێت؟ چه پێشنیازێکی دیکەتان هەیە بۆ ئەوەی کە بتوانرێت ئەم بابەتە بە گرنگیەوە باسیەوە بکرێت؟ دنیا بۆ خۆی بە شێوەیەکی گشتی سیفەتێکی ئەم سەردەمە ئەوەیە کە گۆڕانکاری خێرا ڕوودەدەن و پێشکەوتنی زانستی زۆر گەورە دێنەکایە و لەبەرەوە هیچ سیستەمێکی فێرکاری زیندوو پێشکەوتو ناوێ ئەگە بەردەوام پێداچوونەوە نەکاتن بە هەموو بوارەکانی پەروەردەدا و لە هەرە گرنگترینیانیش پرۆگرامەکانی خوێندنە. هەر لە بەرنامەی کابینەی نۆدا
جەنابی سەرۆکی حکوومەت جەختی لەسەرەوە کردوتەوە کە دەبێ پێداچوونەوەیەکی ورد بە پرۆگرامەکانی خوێندندا بکرێ و لە سەرەتای کابینێشەوە بە ڕێبەراتی گشتی پرۆگرامەکان بە هەماهەنگی لەگەڵ هەموو بە ڕێبەراتی گشتیەکان و سەرپەرشتیاران و مامۆستایان دەستی کردووە بە پێداچوونەوە و نوێکردنەوە و پێشخستنی پرۆگرامەکانی خوێندن و ئەم پرۆسەیە بەردەوامیش دەبێتن بەردەوام گۆڕانکاریەکان فەرز دەکات لە سەرمان کە ئێمەش گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خوێندن بکەن طبعاً هاوشان لەگەڵ ئەوەشدا پێویستیمان بە تواناکردنی مامۆستایان و ڕاهێنانی زیاتری مامۆستایانە کە لەو بوارەشدا هەنگاوی گرنگ هاوژراون بەڵام بەردەوام پێویستیمان بە پاڵپشتی و بە پەرەپێدانی زیات. بەڵێ بۆ هۆشیارکردنەوەی تاک بە تایبەتی و هەروەها کۆمەلگا لەو بابەتانی کە ئێستا بەگشتی باسمان کرد کە کاریگەریان لە ئاراستەکردنی کۆمەلگا وەروها منداڵان لە قوتابخانەکەەوە تا قۆناغەکانی دیکە دەبێت وەزارەتی پەروەردە چۆن لینکی لەگەڵ لایەنەکانی دیکە هەیە چه ڕۆڵێک دەگێڕێت لەم نێوەندەدا. وەکو باسم کرد ئەو استراتیژیەی کە باسمان کرد وەزارەتەکانی خوێندنی باڵا وەزارەتی ڕۆشنبیری هەروەها وەزارەتی ئەوقاف هەموو ئەمانە پێویستە هەماهەنگی بکەن بۆ ئەوەی شتێکەیە کە پێی دەگوترێتن پارادۆکسێک دروست نەبی لە نێوان بیرکردنەوەکاندا تاک بە شێوەیەکی تەندروست پێبگەیەندرێ پێویستە هەماهەنگی هەبێ نەوەک من لە ناوەندەکانی خوێندندا بە شێوەیە قوتابی ئاراستە بکەم و بۆ نمونە لە دەستگایکە ڕاگەیاندن بە شێوازێکی دیکە قوتابی ئاراستە بکرێ یاخود کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی پێویستە هەماهەنگیەک بهێنرێتەکایەوە لە نێوان هەموو ئەوانەی کە کاریگەریان هەیە لەسەر پێگەیاندنی تاک طبعاً شەقام دامودەستگا دامەزراوە ڕاگەیاندن وەکو مینبەرەکانی ئاینی ئەمانە هەموویان کاریگەریان هەیە بەڵام کاریگەری هەرە گەورە پەروەردەیە کە ساعاتێکی زۆر قوتابی لەگەڵ مامۆستا و لە ناو پۆلەکاندا بەسەری دەباتن بەڵام گرنگە هیچ بە یەکداچوونێک نەبێت لەگەڵ هەموو بوار و لایەنەکانی تریشکە کاریگەریان هەیە لەسەر. بەڵێ زۆر سپاس بەڕێز بورهان ئەرگوشی ڕاوێژکاری پێشکەوتو لە وەزارەت پەروەردە لەگەڵ کوردستان 24 بووی. زۆر سپاس.